هەرچەند داواکاریمان زۆر بووە لە هەرێمی کوردستانیش بتوانن هاوشێوەی زیندانیانی سیاسی عێراقی لێ بکەن کە یەکێکە لە بڕگەکانی یاسای ژمارە 11 ساڵی 2011 بەڵام بەداخەوە لە 2011 بەدواوە لە 2013 کە لە عێراقا هەموار کرایەوە ئێمە بەردەوام بووین تاکوی ئێستا بەڵام ئەوەی کە جێی کارپێکردن بووە لە 2010ەوە لەگەڵ حکوومەتی عێراق و پەرلەمانی عێراق خەریک بووین و لە کۆتاییە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانیشمان وەرگرت ئەوەش بڵین مژدەیەک بێ بۆ زیندانە سیاسیەکان و ئومێد دەکەین کابینەی ئایندە زۆر بەگروتینەوە ئەوەی کە ئەمڕۆ ئەم حکوومەتە گەیاندوێتی بەم جێگەیە ئەوی تریشی تەواوکەن بۆ تەوافقە سیاسی کە بڕیارە لەگەڵ حکوومەتی عێراقا بکرێ سەبارەت بە گواستنەوەی دۆسەی زیندانە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆ سەر عێراقی فدرال.